خۆشەویستانم ئەم کاتتان باش بەخێربێن بۆ بەرنمەیەکی نوێی ژیانی ژیرانە لە بەرنمەی ئەم هەفتەیە سەردانی پێشانگای ماشێنمان کردووە لە واشنگتن دیسی و هەروەها چەند ئامۆژگاریەک سەبارەت بەوەی چۆن باشتر بخەوین. سەرەتا با بچینە واشنگتن ئارەشەوە. خۆشەویستانم ئەم کاتتان شاد بەخێربێن بۆ بەرنامی ژیانی ژیرانە. لەم بەرنمەیەدا هاتوین بۆ پیشانگای واشنگتن دیسی ئارۆشۆ کە سەیری جۆر لە ماشێن دەکەین، باشترین و خێراترین و هەروەها هەرزانترین و ئەو ماشێنەی کە پێی دەڵێن سمارت کار، بەڵام ئێستا لە ماشێنی مەرسیدس دەست پێ دەکەین کە ئەم ماشێنەیە بە ناوی E400 هایبرید کە سەیری ماشێنەکانی تریش دەکەین. با بەیەکەوە بڕۆین سەیری ماشێنەکانی تریش بکەین. It being electric, another thing I forgot to mention is that with that being you literally plug it in. Economic, I'll probably say the Volt. باشترین ماشێن بۆ ئابووری The Volt چونکە بەتەواوەتی بە کارەبا کار دەکات و نرخەکەی گونجاوە و هەروەها ماشێنێکی بێدەنگیشە. خۆشەویستانم لە گەشتەکەمان لە پیشانگای واشنگتن دیسی ئارەفشۆ بەردەوامین و ئێستا لە ناو ماشێنەکانی فیاتین کە ماشێنی بچووک و جوانن. خۆشەویستانم هەرچەندە ئەم ماشێنەی فیات بچووکە بەڵام لە ناوە بەرینە و ئەو خۆشە و جێگای قاچ و هەموو شتێکی زۆر باشە، بەڕاستی بەدڵمە. خۆشەویستانم بۆ ماشێنی گەورە و بەهێز و بۆ ئەوی کەلوپەلەکان پێ بگوازیتەوە ئەوە دەی بۆ ئەم بەشە بە ئەم ماشێنە تاقیب بکەینەوە. And that answer is yes. It's actually now called the spindle-shaped grill here at Lexus. خۆشەویستانم لە گەشتەکەمان بە ناو ماشێنە جوانانەدا بەردەوامین. ئێستا لە لەکسسین، لەکسس LFA گرانگترین ماشێنە لەم پێشانگایەدا. واو، بەڕاستی زۆر گرانە. خۆشەویستانم پاش گەڕانێکی زۆر لە ناو ماشێنەکان لە پێشانگای واشنگتن دیسی بۆ ماشێنێکمان دۆزیەوە بە ناوی سمارت کارپێت کە ناوی بەرنمەکەی ئەمە سمارت لیڤینگە. بەڕاستی کە هاتمە ناوی و تاقیم کردەوە ماشێنێکی زۆر باشە، بچووکیشە، بەڵام لەبیر نەکەن ئەمە تەنها جێگای دوو کەس دەبێتەوە. شین ئەمە زۆر جوانە، بیتڵ کنڤەرتەبڵ. خۆشەویستانم من وابزانم ماشێنی خۆمم دۆزیەوە ئەو ماشێنەی کە دەمەوێت هەم جوانە و هەمیش بنزینی کەم دەوێت. خۆشەویستانم وامەزانن ئەو ماشێنم کڕیبێت مەگەر بەخەون کڕیبێتم. ئازیزانم هەر سەبارەت بە خەو نووسن شارەزایانی تەندروستی چەند ئامۆژگاریەکمان دەکەن. یەکەم دەڵێن هەموو شەوێک لا کاتی خۆیدا بخەوە و ماڵەکەت با بێدەنگ و ئارام بێت و هەروەها کورتە خەویش لە پاش نیوەڕۆیاندا باشە بۆت. و بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامە ژیانی ژیرانە. لەبیر نەکەن ئیمێڵم بۆ ڕەوانە بکەن بۆ ناونیشانی NZADA@voanews.com تا بەرنامەی داهات و هەر شاد و سەرکەوتوو بن.